باڵاترین پۆستی ئیداریە لە عێراق، بەڵام دەسەڵاتەکانی تەشریفاتین. کار و مەهامەکانی سنووردارن، بەڵام یەکێتی و پارتی 8 ساڵە شەڕی لەسەر دەکەن. هێندەی شەڕی پارە و ئیمتیازاتەکەی دەکەن، هێندە گرنگ نییە بەلایەنەوە چی بۆ کورد دەکات. بۆچی ئەو دوو حیزبە تا شکاندنی یەکتر و دۆزی ڕەوای کوردیش شەڕ لەسەر پۆستەکە دەکەن. لەم ڕاپۆرتەدا زانیاری لەسەر پۆستی سەرۆکۆماری عێراق و دەسەڵاتەکان و هۆکاری شەڕی پارتی و یەکێتی لەسەر ئەو پۆستە و چەند زانیارێکی تری نەبیسرا و دەخەینە ڕوو. بەپێی مادەی 67 دەستوری عێراق، پۆستی سەرۆکۆمار بەرزترین پۆستی ئیداریە لە وڵاتدا، بەڵام بەهۆی ئەوەی سیستەمی سیاسی لە عێراقی نوێدا پەرلەمانیە، دەسەڵاتەکانی سەرۆکۆمار تەشریفاتیە و دراوە بە سەرۆکوەزیران. سەرۆکۆمار لە ناو پەرلەمان بۆ ماوەی 4 ساڵ هەڵدەبژێدرێت، بۆ خولی دووەمیش دەتوانێت خۆی کاندید بکاتەوە. موچە و دەرماڵەی سەرۆکۆمار چەندە؟ هەرچەندە دەسەڵاتەکانی سەرۆکۆمار تەشریفاتیە، بەڵام پارە و بودجەیەکی زۆری لەبەردەستە. زانیارەکان باز لەوە دەکەن موچەی مانگانەی سەرۆکۆمار نزیکەی 8 ملیۆن دینارە. نەسرەیەکی زۆر و چەندین دەرماڵە و خەرجی جۆراوجۆر و دوو لیوا پاسەوان و ژمارێکی زۆر ڕاوێژکار و بەڕێوەبەری گشتی هەیە و چەندین کۆشک و باڵەخانە لە ناوچەی سەوزی شاری بەغداد لەژێر دەستی سەرۆکۆماردایە. لە دوای ڕووخانی دەسەڵاتی سەدام حوسێن لە 2003 ئەو پۆستە بەرکەوتەی کورد بووە. لە ساڵی 2006ەوە تا ساڵی 2014 پۆستی سەرۆکۆمار لا یەکێتی بوو، پارتی بەلایەوە ئاسایی بوو و هیچ گرفتێکی لەگەڵیدا نەبوو. تەنانەت کێشەی لەگەڵ خولی سەرۆکایەتەکەی فواد مەعسوومیشدا نەبوو. لە ساڵی 2018 و دوای دانانی بەرهەم ساڵح کێشەکە لە نێوان هەردوو لا زەقبەوە و پارتی فواد حسێنی کردە ڕکابەری، بەڵام بەدەنگی زۆرینەی پەرلەمانتاران بەرهەم ساڵح بووە سەرۆکۆمار. ئیتر لەو کاتەوە پۆستەکە لە نێوان یەکێتی و پارتی کێشەی تێکەوتووە و پارتی پێی وایە ئەو پۆستە پشکی کوردە و دەبێت ڕێکەوتنی لەسەر بکرێت. ئەوە جێی سەرنجە یەکێتی و پارتی هەردوو لایەن پۆستەکەیان ئەوەندە بەلاوە گرنگە کە بەکاریان هێناوە بۆ پارە و بزنس و بەگەڕخستنی سەرمایەکانیان لە ناوچەکانی تری عێراق و بەدەستهێنانی پشک و بەڵەندەرایەتی بۆ بزنسمانەکانی حیزب و بنەماڵە و ماڵبات و دەوڵەمەندکردنی خۆیان و دەست و پەیوەندەکانیان. یەکێتی و پارتی پۆستی سەرۆکۆماریان بەکارهێناوە بۆ بەهێزکردنی پێگە و دەسەڵات و کارە نایاسایی و ناشەرعیەکانیشان. بەشێک لە میدیای عێراقی و لایەنە سیاسی عێراقیەکانیش باز لە بوونی گەندەڵی لە نەسریە و پارە و بودجەی لیوا سەربازیەکانی ژێر دەسەڵاتی سەرۆکۆمار دەکەن کە ژمارەی سەربازانی لیواکان یەک ناگرێتەوە جیاوازە لەگەڵ ئەو پارەی لە لیستی موچەی لیواکاندا هەیە. ئەو میدیانە باز لە بندیوار لەو لیوا سەربازیانە و چەند بەش و ناوەند و شوێنێکی تری سەرۆکایەتی کۆماری عێراق دەکەن. هەروەک باز لە خراپ بەکارهێنانی دەسەڵاتەکان دەکرێت لەو پۆستەدا بۆ خۆ دەوڵەمەندکردن و پڕکردنی گیرفانی حیزب و ماڵبەتەکان. هەردوو حیزب هێندەی شەڕی پارە و ئیمتیازات و دەستکەوتە دارایەکانی پۆستەکە دەکەن، هێندە نەیانتوانیوە بەهۆی ئەو پۆستە باڵایەوە شەڕی قوت و ژیان و سەروەری هەرێمی کوردستان و خەڵکەکەی بکەن و هەوڵی چارەسەرکردنی کێشە دەستوریەکانی نێوان هەرێم و بەغداد بدەن. لە نێویاندا مادەی 140 دەستوری هەمیشەیی عێراق تایبەت بە ناوچەدا بڕێنراوەکان و نەوت و غاز و پشکی هەرێم لە بودجەی فێدرالی و چەندین شەڕی دەستوری تر.